بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کۆتا گفتوگۆی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا بەڕێوەچوو گفتوگۆکان بە سەرپەرشتی ڕاستەوخۆی هەریەک لە وەزیری دەرەوەی عێراق و وەزیری دەرەوەی ئەمریکا بەڕێوەچوون و دواتریش مستەفا کازمی و جۆ بایدن لە کۆشکی سپی کۆبوونەوە و گفتوگۆیان لەبارەی گفتوگۆکانی استراتیژی نێوان عێراق و ئەمریکاوە کرد. بەپێی ڕاگەنداوی کۆتایی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق جەخت لەسەر یەک پارچەی خاکی عێراق کراوەتەوە. هاوکات لە چوارچەوی وەفدی عێراقدا نوێنەری هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پێشمەرگە بەشدار بوون. لە بەرنامەی ئەمڕۆدا قسە لەسەرەوە دەکەین بۆچی لە کۆتا گفتوگۆی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا جەخت لەسەر یەک پارچەی عێراق کرایەوە و کورد چی دەستەکەوێت لە گفتوگۆی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا و هەرێمی کوردستان دەبێت چۆن خۆی ئامادە بکات بۆ قۆناغی دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا. ئایا دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکاش بارودۆخی عێراق و بارودۆخی سونە و کورد و شیعە چی بەسەردێت؟ لەگەڵ مامن. لە کۆتا گفتوگۆی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا کە بە سەرپەرشتی وەزیرانی دەرەوە لە واشنتۆن بەڕێوەچوو جەخت لەسەر یەک پارچەی خاکی عێراق کرایەوە. ڕۆژی دووشەمەی ڕابردوو گەڕی چوارەم و کۆتایی دانوستانی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا بە سەرۆکایەتی فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق و ئەنتۆن بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا کۆتایی هات. لە سەراسی هەرێمی کوردستانیش لە چوارچەوەی وەفدی عێراقدا هەریەکە لە فەوزی هەریر سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران و نوێنەرێکی وەزارەتی پێشمەرگە لە گفتوگۆی استراتیژی عێراق و ئەمریکا بەشدار بوون. اليوم يأتي تأكيدا على علاقة الشراكة بين العراق والولايات المتحدة الأمريكية. بەپێی دەقی بەیاننامەی گەڕی چوارەمی دانوستانی استراتیژی نێوان عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەفدی هەردوو لا بە سەرۆکایەتی وەزیرانی دەرەوە جەختیان لەسەر ئەو پرەنسیپانە کردەوە کە لە ڕێککەوتنامەی استراتیژی هاتوون. ئەمریکا سەر لە نێو ڕێزگرتنی خۆی بۆ سەروەری عێراق دووپات کردەوە و بەڵێنی بە بەردەوامی ئەو یارمەتیانەدا کە بۆ عێراق و پاراستنی یەکێتی خاکەکەی پێویستێتی. ونؤكد على أهمية الشراكة. جەختکردنەوەی وەزیری دەرەوەی عێراق کە لە پشکی کوردە و پێشتر ئەندامی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بووە لە کاتێکدایە لە ساڵی 2017 بانگەشەی بۆ جیابوونەوەی لە عێراق و سربەخۆیی هەرێمی کوردستان دەکرد کەچی دوای 4 ساڵ بۆ چوونەکەی گۆڕاوە و کار بۆ سەروەری یەک پارچەی خاکی عێراق دەکات. والنهي بالعراق في أن يكون ساحة للصراعات والابتعاد عن سياسة المحاور. بە بڕۆی شارەزایانی کاروباری ئەمریکاش ئیدارەی بایدن هاوشێوەی ترامپ لەگەڵ ئەوەدایە عێراق بە یەکپارچەیی بمێنێتەوە. جەختکردنەوەی ئیدارەی نوێی ئەمریکا لە یەکێتی خاکی عێراق دوای ئەوە دێت لە کاتی دەستبەکاربوونی جۆ بایدن وەک سەرۆکی ئەمریکا لە سەرەتای ئەم ساڵدا ڕاگەیاندنەکانی دەسەڵات باسییان لەوە دەکرد بایدن دۆستی کوردە و ڕۆژەکەی بۆ دابەشکردنی عێراق بۆ سێ هەرێمی فیدراالی زیندوو دەکاتەوە کەچی بە پێچەوانەی ئیدارەی ترامپ بایدن کەمتر بایەق بە عێراق و خۆرەڵاتی ناوەڕاست دەدات و دەیەوێت هێزی سەربازی لە ناوچەکە کەم بکاتەوە و زیاتر خەریکی شەڕی ئابووری چین بێت. جارێکتر سڵاوتان لەبێت لەگەڵ بەڕێز محەممەدی حاجی مەحموود گفتوگۆ دەکەین لەبارەی دۆخی عێراق و هەرێم هەروە مەسلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا. کاک محەممەد زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمان لەوە دەست پێ بکەین هەڵسەنگانی بەڕێزت بۆ سەدانەکەی مستەفا کازمی و کۆبوونەوەی بایدن و کازمی و ئەو گفتوگۆی کە بەناوی گفتوگۆی استراتیژی عێراق و ئەمریکا بەڕێوەدەستێت چییە؟ زۆر سپاس. ئەڵێن ئیستراتیژیە و ئیستراتیژی بۆ مانە لە ڕاستیا هیچ شتێک ئیستراتیژی نییە لەو دنیاە نەک لە هەر لە وڵاتە لە دنیادا شتێکی ئیستراتیژی لە بینی نە دەوڵەتانە هەیە لایەنە هەیە نە میلەتانە هەیە نە هیچ شتێک نییە هەموو شتەکان کاتیە و بۆ بەرژەوەندیە و بۆ بەڕێکردنی کات و بەرژەوەندی خۆیانە زیاتر ئەوەی کە ناوێت ناوە ئیستراتیژی لە بینی عێراق و ئەمریکا کامی ئیستراتیژی لەسەر چی ڕێکن ئەوەی ڕێگنین ئەوەی لەسەری ڕێکن ئەوەیە کە ڕێک نەبن لەسەری باوەڕ ناکەم لە هیچ شتێک لە سەری ڕێک بن ئەوە تا ئەوان عێراق داواکات بەرلەمانی عێراق ئەمریکا دەرکرێت لە وڵاتە بوو بڕاتەوە ئەمریکاش ڕەنگە تا ئێستا خۆی نەکردو یەکلایی نەکردێتەوە یاکوت تا دوێنێ قسەیان کردو لەوەرم پێم وایە مەوضوعەکانی استراتیژی نییە مەوضوعەکە گفتوگۆیەکە لە نێوان
ڕئیس وزرایەکی عێراقا لەگەڵ ئەمریکادا ڕئیس وزرای عێراقیش قووەتێکی ئەوتۆی نییە چونکە ڕئیس وزرای عێراق خۆتان ئەزانن لە نێوان مەشاکیلەکانی جمهوری ئیسلامی و ئەمریکادا بووە بە ڕئیسی وزرا لە دەستوری عێراقا لایەن داوە چونکە دەستوری عێراقی ئەڵێ گەورەترین کتلەی پەرلەمانیە بێ حکوومەت تەشکیل کات خۆ بەڕێز کازمی یەک ئەندامی پەرلەمانی نییە وسا ڕئیسی عێراقا ئەوە لەو فرسەتانە واتە ئیسفادەی کردووە لەبەرەوە هیچیشی بەدەست نییە خۆتان ئەزان پێش ماوەیە لەسەر گرتنی یەک کەس لە حەزی شعبی هێزێکیان هێنا سەر ماڵەکەی و سەر ئەنجومەنی وەزیران ئەگەر دوای نیو سعات تەسلیمی نەکردایەتەوە ڕەنگە یابیان گرتای یا بیان کوشتای لەبەرەوە پێم وایە لە عێراقا کەس دەسڵاتی نییە لە عێراقا هیچ کەسێک و ڕەنگە هەمووی خۆی بە مەسئول بزانێ بەڵام هیچ کەسێک خاوەنی یەک قەرار نییە قەرارەکان جیاوازن هەرێکێک لەلایە قەراری ئەدات بۆیم پێم وایە نەتیجەیەکی و کۆبوونەوە نەتیجەیەکی ئەوتۆی نەبووە لە بینی عێراق و ئەمریکادا باسیەوە کراوە هێزەکانی ئەمریکا بڕۆنەوە لە عێراق بەجێ بێڵن بگەڕێنەوە کە هێزی عێراق بگەڕێتەوە ئیتر لە کام ئیستراتیژی لە بینی عێراق و ئەمریکا ئەمێنێتەوە لەبەرم پێم وایە هەمویان لەسەر دوای بەرژەوەندەکانی یەکن بە تایبەتی ئەمریکا لەکوێ بەرژەوەندی هەبێت لەوەیە و لەکوێش بێوێ هاوڕێکانی و دۆستەکانی جێبێڵێت گیان دەڵێت خۆ ڕەنگە هیچ کەسێک لەو منتیقەیە بەقەدەر کارزای و بەقەدەر ئەوانەی ئەفغانستان دۆستی ئەمریکا نەبوون ئەوە تەسلیمی تالیبانی کرد و بەجێ هێشتن. بەڵێ ئەی سەبارەت بە کورد بڵێن جگە لە وەزیری دەرەوەی عێراق کە کووردە و وەفدی هەرێمیش لە چوارچێ وەفدی عێراق بەشدار بوون سکرتێری ئەنجومەنی وەزیران سەرۆکی دیوانی سەرۆکایەتێرێم نوێنەری وەزارەتی پێشمەرگە هیچی بۆ کورد تێدا بوو کە کوردیش لە چوارچێ وەفدی عێراق بەشدار بوو وەزیری دەرەوە شەر کووردا هیچی تێدا بوو بۆ کورد خۆی ڕەنگە بەشداربوونەکە خراپ نییە بۆیە ئاگیان لە ڕووداوەکان بێ چی ڕوەتدا چی ئەگوزارێ ڕەنگە خراپ نەبێ بەڵام من ئەوەی کە لە هەموو دانیشتەکان خوێندمەوە لە نەتیجەی هەموو ئەو کۆبوونەوەی ئیستراتیژیەی نێوان وەفدی عێراق و وەفدی ئەمریکا تەنها خاڵێکم گوێ لێ بوو ئەوی دەڵێت پاراستنی وحدەی عێراقیە واتە پاراستنی یەکپارچەی عێراقیە ئەوی بەحتمەن لەسەر کورد بووە لەسەر کورد قسە کرابێ. بەڵێ ئەی سەبارەت بەوەی کە یەک پارچەی خاکی عێراق کە بەڕێزت پێ وایە کە خەنجەرێک بوو کوردیش خۆی کە بەشدار بووە پێ وایە نەدەبوو ڕێگەی دابایە کە ئەم بڵین پاراستنی یەک پارچەی خاکی عێراق ڕنگ بداتەوە لە بەیاننامەی کۆتایی بڵین لایانی عێراقی و ئەمریکیش کە وەفدی کوردی تێدا بەشدار بوو؟ من پێم وایە خاڵی گرنگتر زۆر بوو باسی بکەن مەسەلەی نەبوونی خزمەتگوزاریە لە عێراقا نەبوونی سەروەریە لە عێراقا نەبوونی یەک حکوومەتی یەکدەستە لە عێراقا نەبوونی پەرلەمانێکی یەکدەستە لە عێراقا نەبوونی سەروەریە لە عێراقا تورکیا لایەکی داگیرەکە هەر وڵاتی دێ لایەکی داگیرەکە بە ئارەزەی خۆی ترامپ بە کۆمەڵی تیارەوە هات بەبێەوەی پرسی یەک مەسئولی عێراقی بکات هاتە ئەنبار لەوێ مایەوە شەو ڕۆژێک واتە جارێ ئەبشتە گرنگەکان باز بکرێت بۆ پاراستنی عێراق و سەروەری عێراق و خزمەت گوزاری لە عێراقدا لەناو هەموو ئەوانەدا هەمویان ئەویان لەبیر بۆ وڵا عێراق وحدەی پاراستنی خاکی عێراق و ئەوانە تەنها ئەویان لەبیر بوو ئەوی هەموو شتەکان لە دەوری لێفەکەی مەلاو ئی نەگەڕێتەوە سوڕێتەوە ئەوەی مەسەلەی کووردە سوڕێتەوە ئاتە لە مەوزوعەکان پێم وایە شتێکی ئەوتۆ نەکراوە لەو کۆبوونەوەیە شتێکی گرنگی تێدا نەبوو و بەیانەکەیشیان تەنها ئەوەی کە من لی تێگەیشتم بەیانەکەیان کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئایا ئەمریکا کشێتەوە یان نا و پاراستنی وحدەی عێراقی یا یەک پارچەی عێراقی کێ هاتووە جارە باسی ئەوە بکە کە عێراق دابەژەکە ئەگەر ئەوان خۆیان ئەی سەبارەت بە کشانەوە پێ وایە وەکو ئەوەی کە بەڵێن هێزە شەرکەرەکان بڵین وەکو شارکەر هێزی ئەمریکی تا مانگی دوانزەی بڵین کۆتا ڕۆژی مانگی دوانزەی ئەم ساڵ کۆتایان پێدێت پێ وایە بکشێنەوە یاخودەر ناونیشان گۆڕینەکەیە بە بۆچوونی بەڕێزی من پێم وایە ئەمریکا لەکوێ بەرژەوەندیەکانی تەواو بوو لەوێ ئەوەستێت ئەمریکا هات تالیبان لە ناو بەرێت بەڵام ئێستا بەرژەوەندەکانی لەگەڵ تالیبانە ڕەنگە تالیبانی هەندی عاقڵ بوو بن ئێستا لەگەڵ تالیبان ڕێکەوت و کارزای و دۆستەکانی هەموو بەجێ هێش لەوێ یەمەنی تەسلیمی حوسیەکان کردووە سووریای تەسلیمی تورکیا و رووسیا و جمهوری ئیسلامی کردووە و ئەوە لبنانەوە حاڵێتی فەلەستینی بینیمان لەو ئاخرەدا بە بژمارێکی کەمەوە ئیسرائیلیان شکاند
واتە شکانی ئیسرائیل شکانی ئەمریکایە لەو منتیقەیە حتا ئەمریکیەکان نانتوانی بچنە ئیسرائیل هەتا ئاگربەسی نەکرد لەگەڵ فەلەستینیەکاندا واتە ئەمریکا لەو منتیقەیە نە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە سەرکەوتووە و نە لە کارەکانیان سەرکەوتووە ئەمریکا 25 ساڵ دوای هەڵەوەشانەوەی سۆڤێت تەنها هێزێک بوو لە هەموو عالەمدا بەڵام ئێستا ئەمریکا تەنها هێزێک نییە ئێستا رووسیا هەیە ئێستا چین لە ڕووی اقتصادی و تەکنۆلۆژیاوە چین هەیە ئێستا جمهوری ئیسلامی لەوە منتیقەیە هەیە واتە ئێستا ئەمریکا تەنها یەک دەست و تەنها هێزێ نییە هەموو قەرار لە دەستی ئەو بێ لە هەموو دنیادا. بەڵێ ئەی سەبارەت بە هەرێمی کوردستان پێدوایە گەر ئەمریکا هێزەکانی لە عێراق بکشێنێتەوە تایبەتمەندیەک بدرێ بە هەرێمی کوردستان یاخود پێدوای مامەڵەکردنەکە لە چوارچێوەی عێراقدایە؟ ئەمریکا مەسەلەی کورد ڕەنگە مەسوولەکانیان کاتێ مەسوولیاتیان نیە لە ئەمریکا باسی پارچەبوونی عێراق و کۆنفیدراڵی و عێراق بێتە سێ پارچە و لەم قسانە ئەکەن کاتێک کە مەسوولیاتیان وەرگرت ئەسڵەن ئەوانە لە بیری خۆیانە بنەوە خۆ ڕەنگە بایدن لە هەمویان زیاتر باسی تەقسیمی عێراقی کرد بێت بەڵام ئێستا نەک بەلایەن ناچێت دوێنێ لە کۆبنەکە چەندجارە تاکیدیان لەسەر یەک پارچەی عێراقە کردەوە خۆ ئۆلبرایت باسی کاتی خۆی باسی کرد خۆ زۆر لە مەسوولینی ئەمریکی هەمویان لە کاتێکە مەسوولیاتیان نییە یا مەسوولیەتی یەکەمیان نییە باسی دەوڵەتی کوردیەکەن بەڵام کاتێک کە بەرژەوەندەکانیان یاخود مەسوولیاتەکە وەرەگرن ئەو کاتە ئەوشانیان لەبیر دەچێتەوە لە بەرەم پێم وایە ئەمریکا لەکوێ بەرژەوەندەکانی تەواوبوو لەوێ ئەوەستێت و ئێستاش ئەگەر بەرژەوەندەکانی لەگەڵ لە عێراقا تەواوبوو بێت هێزەکانی ئەباتەوە خۆ نامێنێتەوە هاتایە لەو منتیقەیە من جارێک لە سووریا هێزەکانی ئەمریکا چۆڵیان کە دوایی دوو دەسێ دەبابیان گەڕایەوە لە مناڵێکی 12 ساڵیان پرسی وتیان ئەو دەبابانە بۆ گەڕێتەوە وتی وڵای نازانم بۆ لای ئەو بیرە نەوتانە گەڕێتەوە بۆ پاراستنی ئێمە واتە ئەوە دوای نەوتەکەەوە دوای بەرژەوەندی خۆیان ئاگەڕێن لەکوێ بەرژەوەندەکەیان هەبوو لەوێ ئەمێنێتەوە نەش بوو لەوێ نامێنێتەوە من پێم وانە ئەمریکا ئێستا بە ئاسانی بڕوا چونکە خۆتان نەزانن گەورەترین سەفارەتی عێراق لە ئەمریکا لە عێراقا کە زیاتر لە 12,000 کەسی تێدایە ئێستا کە کەسی تیانێ 12,000 مۆزەفی تێدایە ئەتوانێت 30,000 کەس لەو سەفارەتاواتە ڕەنگە بەقەدە ڤاتیکان زیاتر بەقووە دوێت سەفارەتەکەی یا گەورەترین قوسولی لە هەولێرە کاتەوە بەڵام ئەمریکا کورد لە چوارچێوەی عێراق ئاناسێ وەکو بەشێک لە عێراق ناسێت ینی بە تایبەتمەندیەکی تایبەتین تا ئیسا قەنەعەتم نییە بە شتێکی تایبەتی هەبێ وەکو کورد بەجیان دەبێت ئەگەر ناونیشانی هێزەکانیش بگۆڕێت لە شەرکەرەوە کورد وەکو هەرێمی کوردستان دەبێت چۆن خۆی ئامادە بکات بۆ ئەو خۆناغی ئەگەر دوای کۆتایهاتنی بڵێن هێزی شەرکەری ئەمریکی بێ گۆڕانیان بۆ بواری مەشق و ڕاهێنان و پێدانی زانیاری هەواڵگیری من پێم وایە ئەمریکا لەو منتیقەیە هەیە ئەمێنێتەوە بەڵام ئەوەیە خۆ مەسەلە لە هەموو ڕووداوەکان و لە هەموو شوێنەکان ئەمریکا خۆی تێدا بەشدارە بێت تێدا بەڵام ئەوەی کە ئێستا عینوانە گۆڕێت یاخود ئەکشێتەوە یا هەر ناوێکی لێ بنێت ئەمریکا ڕەنگە بە ئاسانی ئەو منتیقەیە چۆڵ نەکا بۆ خۆی بۆ چونکە زیاتر لە 3-4 کەسی لە عێراقا بە کوش داوە ڕەنگە بگاتە ئەوەی کە تاوا بڵێن هێزەکان بڕۆرەوە داوای قەرزەکان نکاتەوە لە عێراق جاری پێشوو پەرلەمان قەراییدا خۆ داوای ئەوەندە قەرزی لە عێراق کردەوە تا 6 ساڵی تر عێراق ناتوانێت لە قەرزەکان بداتەوە بۆ ئەمریکا ئەوەندەی قەرز لەسەر حساب کردووە چەند ساروخی تەقان و ئەمریکا چەند ساڵە هەمووی لەسەر عێراق حساب کردووە چەند تیارە هاتوچۆی کردووە لەسەر عێراق حسابی کردووە واتە چەندێک جێشی ئەمریکی لە عێراق بووە چەندێکی کوژراوە هەمووی لەسەر عێراق حساب کردووە ڕەنگە ئەو کاتە شتێکی لەسەردا بنێت واتە ئەوەندە قەرزەکان ئەوەندە زیاد بکات لەسەر عێراق خۆی عێراقیەکان خۆیان داوا بکەن بە بمێنێتەوە بەڵام ئەو قەزیان پێ نادرێتەوە لەبەر عێراق خۆی بۆ خۆی خراپە وەزی عێراق لە ڕووی سیاسیەوە لە ڕووی اقتصادیەوە ئەوە بینن مەسەلە ئینتیخابات بازەکرێ پێم وانە ئینتیخابات لە عێراقدا بکرێەوە لە دوێنەوە زیاتر لە 20 حیزب لە ئینتیخابات کشاوەتەوە ئەمانە هەمووی ڕەنگە لە دژی ئەوە بێت لە دژی کازمی بێت چونکە کازمی وەکو وەرەقەیە یا وەکو بەرتی لێ بە ئەمریکاڵێت لە ڕۆژی ئەوەنەیەوەنە لە فلان ڕۆژ ئێمە ئینتیخاباتەکەی لە عێراق ئەوەی کە ڕۆژی ئینتیخابات دیارریەکە پەرلەمانی عێراق نەکازمی ئەی سەبارەت بەوەی کە بڵین ئیدارەی بایدن پێشتر لە کاتی دەست بەکاربوونی دەیانوت دۆستی کووردە و پێشتریش کە کۆنگرێزمان بۆ پرۆژەیە بۆ دابشکردنی عێراق بۆ سێ هەرێمی بڵین فیدراڵی
بەبەو چوونی بەڕێزت هیچ جیاوازی کێ بوو لە تێڕوانینی بۆ هەرێمی کوردستان بە بەراورد بە هەتا کابینەکەی ترامپیش؟ خۆی لەگەڵ ترامپ ڕەنگە مقارانە نەکرێت چونکە ترامپ کابراایەک بوو بۆ مشکلە بۆ هەموو دنیا و بە ئەمریکەکانی بوو بە مشکلە. ترامپ هەر ڕۆژە لەسەر عقلێک و سعاتێ لەسەر عقلێک بوو. ترامپ زەرەری لە خۆشی لە ئەمریکاشدا و لە هەموو دنیایدا. بایدن ڕەنگە جیاواز بێت لە وەجگە لەوەش بایدن چەند ساڵێک 8 ساڵ جێگری ڕیسی ئەمریکا بووە و مەسوولی مەلەفی عێراق بووە لەو منتیقەیەوە تا هەمویان ئەناسێ حیزبەکانە ناسێ هەموو لایەگە ناسێ عێراقیەکانە ناسێ ڕەنگە ئەوە جیاوازیەکە بێ لە بینیانە و ڕەنگە پەیوەندیشی کاتی خۆی لەگەڵ کوردە بووە و زۆر وعدیشی داوە. بەڵام دایمەن باسم کرد ئەمریکەکان کە وەختێ مەسوولیت وەرەگرن ڕەنگە ئەو شتانیان لەبیرەچێت یاخود بیێڵنەوە بۆ کۆتایی بەرعینەکەیان کۆتایی دەورەکەیان کە دەورەکەیان بەرە کۆتایی بڕات ڕەنگە لەو ئاخرەدا هەندێک شت بکەن. بەڵێ ئەی سەبارەت بەوەی ئەگەر هێزەکانی ئەمریکا بۆ نمونە دوایەوەی کە ڕۆڵیان لاواز دەبێ پێ دوایە وەکو دۆخی شیعە چۆن دەبێ سونە و کورد کامیان زیاتر قازان دەکەن دوایە و بارودۆخە گەر بڵین ئەمریکا لە حاڵێکدا وەکو ئەفغانستان هێزەکانی بکشێنێتەوە؟ وڵا ئەگە شیعە پێویستە ژیرانە کار بکات لە دوای ئەمریکا ئەگە شیعە ژیرانە کار نەکات خۆی بە زۆرینە و کەمینە دەست بەسەر هەموو شتێکی عێراقا بگرێت بە تایبەتی مەسەلەی سونە لە عێراقا لەبەر یەکە وەشاوە شتێک نەماوە بە ناوی سونە ئەوانیشە کە ئیستا بە ناوی سونەوە لە عێراقن ئەوانە وەلایەن بۆ شیعە کردووە واتە ئەگەر سەرۆکی پەرلەمان وەلا بۆ شیعەنەکە لە عێراقدا بە 4 ئەندامی پەرلەمانەوە نابێتە ڕئیسی پەرلەمان واتە وعدی بۆواندا و ئەوان کردویانە بە ڕئیسی پەرلەمان ئەوانەی کە لە بەغدان ئێستا ئەوانە نوێنەری سونە نین بەڕێی من ئەوانە خۆیان گونجاندووە لەگەڵ یاخودیاوەلایەن بۆ شیعە کردووە لە عێراقدا پێم وایە ئەوەش دەوعێکی ترە و جیاوازە بەڵام هێزێک وەکو سونە لە عێراقدا هێزێکی نەماوە ئەوە ڕەنگە حاڵیان باش نەبێت ڕەنگە خراپتر بێ حاڵیان و کوردیش بۆ خۆی کوردی سا جیاوازە چونکە کورد خاکی هەیە نیشتمان و وڵاتی خۆی هەیە و زمان و عادەت و تەقالیدی جیاوازە و ڕەنگە ئەوان لە مەزهەبەکە جیاواز بن بەڵام کورد لە نەتەواتیشە جیاوازە لەوان و جگە لەوە کورد بە پێی قانونی دەستوری عراقی شتێکی هەیە قوارێکی سیاسی هەیە کە ڕەنگە ئەوە مەجای زیاتر بوێت و بە پێی قانونەکانی عێراق و قانونی نێودەوڵەتی کورد ئەوە مافی خۆیەتی کە حکوومەت و پەرلەمان و ئەوانەیە هەیە لەبەرەوە پێم وایە جیاوازیەکان زۆرە لە بینی عەرەبێکی شیعە و عەرەبێکی سونە چۆن کاتی خۆی لە قانونی انتخابات و لە بڕینی بودجەی هەرێمی کوردستانە شیعە و سونە هەردووکیان لە یەک سەنگەر بوون بەڵام ئەوەی ئەو سونانەی کە لەگەڵ شیعەکانن وەلایەن بۆ شیعە کردەوە بەڵام وەکو هێزێکی کاریگەری شیعە ئێستا لە عێراقا من بەدی ناکەم هەبێت خۆ ئەگەر هەبێ بۆ کورد باشترە ئەگەر هەبێ بۆ کورد باشە ئیستا ئەگەر سونەکان هەرێمێکیان هەبێت ڕەنگە پشتیوانی بێ بۆ کورد بەڵام ئەوانیش ئیچیان نییە و ئەو کاتە ڕەنگە زەختەکە زیاتر ڕوبەڕووی کورد بێتەوە بەڵام کورد قووەتێکی قانونی شەرعی نەتەوەیی نیشتمانی هەیە لە هەتا نێودەوڵەتیشی هەیە. ئەی سەبارەت بەوەی کە پێ دوایە ئێستا باس لەوە دەکرێت کە تونی مستەفا کازمی بۆ بڵین ئەمریکا بۆ ئەو بووە کە هەم ئەمریکا لە خۆی ڕازی کە هەم ئێرانیەکان هەم گروپە چەکدارەکانیش بەوەی کە سەرۆکوەزیرانی داهاتوو دووبارە مسۆگەر بکاتەوە بە بۆ چوونی بەڕێزت ئەم خواستەی کازمی دێتەوە دی جارێکی تر ئەگەر لە حاڵێک داڵبژاردننی پێشوەختە بکرێت کە لە مانگی دەبەڕێو دەچێت خۆی کازمی نەیانێشت قایمەیەکی هەبێ بۆ ئینتیخابات ئیدە چۆن هێڵن جارێکی تر دووبارە بێتەوە ڕێسی وزەرا ئەوە یەک دووەم پێم وانییە جمهوری ئیسلامی لە کازمی ڕازی بێت ئێستا لێ ڕازی بێت چونکە کازمی ئەوێ یاری بکات لە بینی ئەمریکا و ئێرانە بەڵدە یاریە من پێم وایە سەرکەوتوو نابێت. بەڵێ زۆر باش ئەی سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد و ئێستا مەسەرەی لێبڕینی موچە کۆتاییات و بەرپرسانی حکوومەت وابەستەیان کردووە بەوەی کە ئەو 200 میلیارەی بەغداد بەردەوام بێت ئینجا لێبڕینی موچە بڵێن بە تاواتی کۆتایی پێدێت بە بۆ چوونی بەڕێزت ئەو بڕەپارەیە هەر بەردەوام دەبێت و بۆچی خەون ئێستا هەموو خەونی کورد لەوە داکورد بۆتەوە ئەگەر 200 میلیارەکە بگات نەگات بۆچی وامان بەسەرات؟
خۆی لە ڕاستی مەسلەی ئەوەی کە ئێستا لە بینی هەرێم و لەگەوێنی بەغداهای ڕێکەوتن نییە، چونکە کاتی خۆی داوای 850 ملیار کرا، دوایی 400 ملیار، دوایی بوو بە 320 ملیار، 320 ملیارەکە بۆ بە 200 ملیار، 200ەکەی بۆ بە 180 ملیار، خۆی 180 ملیارە. بەو شێوەیە ئەوەش ناوی ئەوە نییە میزانێ بۆ کوردستان ئەنێرن، چونکە کازمی وتیەوە شتێکە یارمەتیەکە بۆ ئەوەی معاش و شتی پێودەنەوەوانە ناوێرێ ڕئیسی وزەرا بڵێتەوە هینە ئەوە میزانەیە بۆ کوردستان، واتەوە هیچ نییە، میزانێ نییە و حکوومەتی هەرێمی کوردستان قەنەعاتم وایە من قەنەعاتی خۆم تا ئیسا نازانێ بەردەوامە بێ عێراقیا بەردەوام نابێ ئەینێرێ یا ناینێرێ، ئەوە ڕەنگە یەکێک بێ لەوانە مەسەلەی ئەوە موچە لێبڕینی موچە پێم وایە خەڵکی کوردستان فاقی خۆیەتی مافی خۆیەتی موچەی خۆی هەبێت و بێ بدرێت و ڕەنگە ئەگەر هەرێمی کوردستان داهاتەکانی خۆی کۆکاتەوە ڕێکی بخات تەنزیمی بکە حزب وازیان لێبێنێ من پێم وایە ئەتوانن بوجە و موچە و هەموو شتێکی کوردستان و بەشی خزمەتگوزاری ژەکا ئەوە ڕەنگە بتوان خۆیان بیکەن. بەڵام ئەوەی مەسلەی و 200 ملیارە باوەڕ ناکەم ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خۆشی و ئیسا کازمیش خۆشی، چونکە ئێستا جاران کێشەی قەزیەی کورد لەگەڵ عێراق کێشەی لە بین سوڵتەدا هەبوو، واتە ئەمان و کورد لە دژی عەرەب نییە، عەرەب دژی کورد نییە، ئەوە لەگەڵ سەدامە لەگەڵ ئەحمە حەسەن بەکرە لەگەڵ عەبدوڕەحمانە عەبدولسەلامە عەبدولکەریمە کێ ئەمانن. بەڵام ئێستا وانە ئێستا پێچەوانەکەیەتی ئێستا حیزبەکان لە بەغدا یانەوێت لەگەڵ کورد نزیک بوونەوە، حکوومەت دەوێت نزیک بوونەوە میلەتەکە پێیان ئەڵێ لەگەڵ کورد نزیک بوونەوە دەنگتان نادەینێ، واتە ئیسا عەرەب دژی کووردە، واتە عەرەب هەڕەشە لەو حیزبانەکان نزیکی کورد بن دەنگیان نەداتی. ئەمە یەکێکە لە خەتەرەکان، ئایا ئەمە بۆ چووەتە خوارەوە بۆ شۆڕ بووەتەوە بۆچی وای لاتوە، ئەمە مۆزوع مەزهبە، مۆزوع مەسەلە ئاینیەکەیە کاری تێکردووە کە ئەو کۆبوونەوەیەکەکە بە هێزەکەی خۆی پێڵێ دەڵێ کورد پەیوەندی لەگەڵ ئیسرائیل هەیە لەگەڵ ئەمریکا هەیە کورد دەیەوێ نازانم چی ئیسرائیلی دووەم دروستکە ئەنواعیشت لە کاتێکا سەفارەتی ئیسرائیل لە زۆربەی وڵاتانی عەرەبی هەیە، لە کاتێکە ئەوانە هەیە ئەوانە ئەتۆمە دەداتە پانای کورد بۆ ئەوەی ئەوە شۆڕیەکەنەوە کە شۆڕیکردنەوەڵێن ئەوە مەسەلەکە مەزهبیەوە بێ میلەتەکە ئەبێتە دژت ئەو کاتە. ئێمە جاران میلەت دژمان نەبوو، سوڵتە دژمان بوو، ئێستا هیچ حیزبێ لە بەغداوە ناوێرە بێ بۆ کوردستان لەبەرەوە دەنگەکەی کەم نەکا لە ئینتیخابات کە بەبێ بەغداش دەتوانرێت موچەی تاو بڵین بدرێت، ئەی بۆ چاکسازیەک ناکرێ بڵین لەنەو تا بێ لە خاڵی سنووری بێ بۆی ئەو پێویست بە و ڕەپارەی بەغداد نەکات و کە هەندێک جار وەکو خێرێکیش وەکو خێرێک سەیری دەکەن بۆ هەرێم. من پێم وایە لە نێوان هێزە سیاسیەکانە تا ئێستا متمانە کەمە، ڕێک نەکەوتون بە متمانیان بە یەک نییە، نایانێ هەموو داهاتەکان تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن، هەر حیزبێ بەشی خۆی جیاکاتەوە. ڕەنگە ئەوە یەکێک بێ لەوەی نەبوونی متمانە و نەبوونی یەکەڵوێستی و نەبوونی پەیوەندی لە بینی هێزە سیاسیەکاندا بە تایبەتی یەکێتی نیشتمانی بەس پێ وایە ئەگەر دەستێکی پاکوەمین هەبێ بەشی خزمەتگوزاری و بەشی موچەش دەکات و کە بازدەوەکە تا پێش 2023 تەنها بە گومرگەکان دەژیان ئەگەرچی بڵێن فەرمانبەر کەم بوو بێ ئاڵوگۆڕی بازرگانی کەم بوو بێ بەس ئێستا بۆچی بە نەوت و بە خاڵی سنووری و بە باج و بە ڕسوماتیش ناتوانرێت وەکو پێویست خزمەتگوزاری و موچە و بڵێن پێداویستەکانی هاوڵاتیان دابین بکرێ؟ من پێم وایە ئەگەر ڕێک بخرێت بەشی خەڵکی کوردستانەکە بەشی معاشی ژەکە بەشی خزمەتگوزاری ژەکە دێشی زیادە بێ ئەگەر هەمووی کۆ بکرێتەوە و تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت. بەڵام ئەوە لەبەر ئەوەی کە تا ئێستا یەکەڵوێستی سیاسی نییە، هەتا ئەگەر بەشیشی نەکرد، ئەگەر حکوومەت بڵێت خەڵکی کوردستان ئێمە ئەوەندەمان هەیە با نەچین بپارڕێنەوە لە بەغدا، ئەتوانین مەسەلە لەسەردا ئەوەندەی معاشی خەڵکی کوردستان بەم شێوەیە بدەین، من پێم وایە خەڵکی کوردستان تەفاومی یەکات و ئامادەیە ئەو کاتە قبولی بکات. بەڵام ئەو زەلیلیە بەرامبەر بە بەغدا، ئەو بێدەسەڵاتیە بەرامبەر بە بەغدا، من پێم وایە شتێکی ئاسایی نییە بۆ میلەتێک هەموو شتەکانی بگۆڕێتە بۆی وەڵام ئەگەر پارە لە بەغداوە بێت دیتر هەموو شتەکان چارەسەر. قەزەی میلەتێک جیایە، قەزەی میلەتێک تەنها خەڵکی کوردستان لەبەر ئەوەی نەبووە کە
معاشی بدێتێ شۆڕشی کردووە خەباتی کردووە هەموو بۆ ئازادیە بۆ ئازادی نیشتمانە ئازادی نەتەوەیە ئازادی ئاینیە ئازادی مەذهبیە ئازادی نووسینە ئازادی قسەکردنە هەموو بۆ ئازادیانە کردوێتی ئەینە خۆم پێم وانە تەنها خۆ زمانی سەدام حوسێن هەموو شتێکیژە بوو ڕەنگە زۆر خەڵک کێشەی نەبوو بێ بەڵام شۆڕش بۆ ئەوە نەبووە شۆڕش بۆ گۆڕانکاری و ئازادی بووە بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە درێژە بە گفتوگۆکەمان لەگەڵ کاک محەممەدی حاجی محمود دەدەین لەگەڵمان بمێننەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز درێژە بە گفتوگۆکەمان لەگەڵ کاک محەممەدی حاجی محمود دەدەین. تەبارەت بە کابینەی ئێستا کە ئێوەش بە وەزیرە تێدا بەشدارن لێ ڕازین لە کارەکانی چونکە گلەی هەیە بڵین لە کەمی خزمەتگوزاری و کارە بە خزمەتگوزاری سەرەتایەکان پێشتر لێبڕینی موچە بوو مەسلەی ئازادیەکان و ئەوانە هەبوو ئێوە لە کارەکان ڕازین لەم حکوومەتە ئێستا؟ خۆی من لە 92 تا ئێستادەی ڕازی نیم لە هەمووی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم کابینەیە خۆتان نەزانن کە هاتە سەر حکوم هەر یەکەم ڕۆژتیان 27 ملیار خەرزارە جا ئەگەر حکوومەتێک بێتە سەر قەرزێکی 27 ملیاری و شوێنەواری شەڕی داعش و شوێنەواری بڕینی پارەی بەغدا و ئەزمەی اقتصادی و ئەزمەی کۆرۆنا و ئەوانە ڕەنگە هەرەوەنەی پێ بکرێت من پێم وایە ئەو هەموو ئەزمەیە ڕوبەڕووی بووەتەوە ڕەنگە هەر ئەوەدەی پێ بکرێ هێشتا ڕەنگە باشیش توانێتی لەو وەزعانە دەرباز بێت وەجگە لەوەش چه هاو سەنگەرەکانی یاخود هاوپەیمانەکانی و حیزبەکانی تریش هەولیان داوە بیر ڕوخێنن ئەنی ئەوەی ئەو ماوەیە بەرامبەر بە حکوومەتەکرا ڕەنگە بەرامبەر بە کەسی تر نەکراوێ بۆ ڕوخاندنی و حکوومەتە بەڵام حکوومەت توانی هەم بە یەکێتی و هەم بە پارتی توانیان حکوومەتەکە ڕاگرن و ڕەنگە ئیسا وەزەکان گۆڕانی بەسەرات بێت پارەی نەوت سەرکەوتووە نەوت سەرکەوتووە و ڕەنگە ئەو پارەی بەغدا هاتووە ڕەنگە پارەی داهاتی کوردستان ڕەنگە ئیسا زیاتر کۆ بکرێتەوە ڕێک بخرێت تەنزیم کرێ پێم وایە ئەمانە هەمووی هەیە بەڵام وەکەوەی بڵێ رازی نا من لە 92 تا ئیسا لە هیچی رازی نیم نە لە حکوومەت نە لە پەرلەمان نە لە ئەدای کارکردن لە هیچی رازی نیم بەڵام ئەم حکوومەتە هاتە سەر شوێنەوارێکی وێران سەر شوێنەواری شەڕی داعش و شوێنەواری کۆرۆنا و شوێنەواری 27 ملیار خەرزار و ئەوانە باشە بەس وتت دویستیان حکوومەت بڕوخێنن ئۆپۆزیسیۆن بوونیان هەر دەسەڵات بوون بڵێن لایەنەکانی ناکۆکانی دەسەڵات وڵا هەمویان پێکەوە خەریک بوون حکوومەت بڕوخێن هیچ هەمویان درێخیان نەکرد خۆتانەزان لە بەغداوە داوایان نەکرد میزانەکە ببڕن هەوڵیانەدا لێرە حکوومەت بڕوخێنن خانی خەڵکیانانەدا سارۆک بدەن لە هەولێر ئەوەی خۆی نەما بیکەن ئەوەی دەستیان هاتوو لە تواننا بوو بەرامبەر بە ڕوخانی و حکوومەتە کردیان بەڵام ئەو حکوومەتە پارتی و یەکێتی ڕایان کرد ئەو دوو حیزبە ڕایان کرد و کەسەکانی گرنگ بوون بادوە پرسیانم سەبارەت بە ڕۆڵی ئەو باسی حکوومەت کرد بەز وەکو ڕۆڵی دادگا بۆ چون و چێ لەبارەی دەسەڵاتی دادوەری لە کوردستان و پەرلەمانیش کە پێشتر بەڕێزت ئەندامی پەرلەمانیش بووی لە خولی دووەم وەڵام پێم وایە دادگا خۆی دادگاکان حیزب دایناون هەموو دادگاکانی کوردستان لە ڕێگەوە بێ ئەوەی تێپەڕن بەو ڕێگای یاسایانەی کە بۆ قازیەک دانراوە بۆ حاکمێک دانراوە ڕاستەوخۆ لە خوێندنەکە هاتوون یەکسەر کردویان بە قازی کردویان بە حاکم کە تۆ حیزبێک دایبنێت بە تاکید لەگوێ لەبارەی پەرلەمانەوە ئێستا ڕۆڵی پەرلەمان چۆن دەبینی پێشتر خۆتتان هەندامی پەرلەمان بوون وڵاو کاتە تەلا من معارەزە بووم لە پەرلەمان گشت هەموو لایەنەکان ئەوەی دژی من بوو من قسەمەکە لە پەرلەمانە هەمووی وەکو برا بۆ خۆی پێکەوە خوشک و براگیشتی ناو پەرلەمان هەموو یەک بوو لە ڕاستی پەرلەمان کاتەکانی زەمەنەکە کەسایەتیەکانی ئەیگۆڕێت کەسایەتیەکان ئێستا پەرلەمان لە کوردستان کە قەرارێکەدەن ئەبەیەکی فایلێ بخاتە بندەسی بڕاتەوە مەکتەب سیاسیەکان لەوێ قەرار وەرگرێ بەڵام پەرلەمانەکانی دنیاوان نییە پەرلەمانی تورکیا ئەردۆغانی تایە باخچەلی تایە بایکاڵی تایە دەمیرتاشی تایە پەرلەمانی ئەوانەی تایە خۆیان خاوەنی قەرارن پەرلەمانی بەغداش
مالیکی تێدایە، جعفری تێدایە، حەکیمی تێدایە، عەلاوی تێدایە، ئەوانەی تێدایە. پەرلەمانەکەی خۆمان لە ڕاستیا ورد بووەتەوە، ئەوانەی کە لە پەرلەمان هیچیان خاوەنی قەرار نین، هەموویە بێت دوای شتێک تەرعەکەن فایلەکان بنێنە بندەستیان بچنەوە بۆ مەکتەب سیاسەکان لێەوە قەرارەکان وەرگرنەوە. سوپاس دەکەین کاک محەممەدی حاجی مەحموود مادومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین. سوپاس بۆ ئێبینەرانی بەڕێز، سوپاس باوکارانم تا بەرنامێکی دیکە خواتانە.